من حەزەکەم هەموو کەسێ بچێتە حەج بۆی کە دڵی ئارام بێتەوە ئەو شوێنە ئەمەنە پیرۆزە نەبی لە شتی دنیایی یەکەیتەوە نەبی لە شتی خراپەکەیتەوە شوێنێکی ئەمەنە پیرۆزە ئەمەنە خۆشە کە هاتیتەوە دڵەکان فێنەگەکاتەوە لەخوا بەزای حەجمان کردووە و خزمەتی چاکیان کردوین و باوک شۆمە خزمەتماندا سەیرانێکی زۆر خۆش بوو لەخوا سەیرانێکی ماڵی خوا بوو لەخوا بە زیابی ئەمە نەخۆش بوو ئێستا بڕوا بکەن لە دوێنم بیری ئەو شوێنانە ئەکەم و کەچووم لە دوای وهاتنە مەدینە و چووینە مزگەوتی بەیت الحەرام پیرۆز لەوێ تام و هینێکی زۆرمان بوو کە بۆ ئەو شوێنە بینیمان زارتێ زۆرمان کرد چووینە کێوی عەرەفە لەوێ بارانێکی ڕەحمەت باری بەسەرمانە عالم لەبەر بارانەکە وەستا ئیتر ئەوە ڕەحمەتێک و بەسەر ئەو حاجانە باراندی دوعا زاکامان ئینشەڵڵا قبوڵ ئەبێت وەڵی سەفەرەکەمان هەتا بڵێ خۆش و ڕێک و پێکە وڵاتێکی ئەمن و ئامان کەس لە کەس تووڕە نابێ زۆر وڵاتێکی بەڕێز و بە نرخ بە بارانی ڕەحمەتی خوا ئینشەڵڵا هیچ تاوانێکمان بەم لەوە نەماوە دوعامان کردووە بۆ وەتەن بۆ ئاو خاک وەڵڵی کللووری دنیا بگەڕێ نییە بڵێ کوردستانم وەڵڵا ئەم هەموو نان و ئاوە زۆر و زەمەنە بە تەماتێکی دەشتی پێنجوێن نابێ بە شووتێک نابێ بە خایارێکی خۆمان نابێ وەڵڵا وڵای هەستێکی خۆشیە ئینشاڵڵای تر خی گەورە بیکاتە نسیبی هەموو کەسانێک کە حەز بە جێگایەکەن و کاراسانیان بۆ کار نسیبی ئەم چێتە ئەو شوێنە ئینشاڵڵا نەبیری کەسابەتت دەکەی نە کەس و کارت دەکەی بیری کەس ناکەی ئەوەندە مرتاعی ئەوەندە خۆشە بەڕاستی ئەوزە بارانێکی ئەوەندە خۆشباری لەوێ ئەو بارانە خۆشە بەڕاستی نیحمەت بوو بەڵێ خەڵکە کامووی هات بۆ دەرێ لەبەر بارانی ڕاوەستا بوو دوعای دەکرد و دەپاڕەوە